بێجگەلەوەی پیاوەکان بە 24 ژن ئیش دەکەن 24 ئافرەتی تەنها لەو کارگە بێت ئەوەی لە قیداریشمان هەیە ئەلەوێش تەقریبەن 8 کەسی 8 ژنن ئافریش دەکەن بێجگە لەو پیاوەکان 6 پیاوە لە دەری بندەستیان دەکەن خواردنەکانیش بەنسبەت مەتحەمەکەی خواردنی میوڕانەمان هەیە سبەینیانمان هەیە نانی بەیانیان هێوارانیشمان هەیە هێواران خواردنی عیبرین شیوە شتێکی سووکە وەکو ناسکەنانە ئەسوچی پەنیرە ئەسوچی بە کونجی ئەو شتانەیە بەڵام ئێستا ڕەمەزانە عالیەن پەس پاشیوان هەیتمان نێوڕانان سبەینیان نیتمان هاتە پاشی دوای جێژنێ لەو پاشیوانش هێواران سەعاتش لێرە ئیش دەکەین هەتە سەعات سێ پێنج کارمەندمان ئیش دەکاتن ناسکەنان و ئەسوچی پەنیر و چای دەکەین ماستاوە ئەسوچی بە کونجیان لەبەر مشتەریەکانمان هەموو ڕۆژێک میوڕانەکەی شلە و برنجمان هەیە دوو نوع شلێ دوو نوع برنجە بەڵام وەکو خشتە بڵێن مەسەرەن عەفتەی 2000 دۆڵەمان هەیە عەفتەی 2000 دۆڵەمان هەیە عەفتەی 2000 کفتەی سۆرمان هەیە بعدی ئەوانەی کە حەسەب تەڵەبیات میوڕانان سەفەریمان هەیە لەو مارە لە سای 2015 دەستم بۆ کارێ کرد بەڵام لە سای 2016 دەستم بە خواردن دەست کرد بەس ئەو کارگە بچووکەم دانا بیداەتی بەس نامکردنەوە حەسەب تەڵەبیاتی مشتەریەکانم زۆر داوای خواردنیان دەکرد هەستم سەر سەفەریمان کرد دوابیرم کردەوە لەبەر خاتی مشتەریەکان شوێنێکی بچکەش بکەمەوە بەنسبەت خواردنەکە ئێستا هەم خواردنەکەمان هەیە هەم نانەکەشمان هەیە بە خۆی لە خۆیدا ئەوە هەم لە خۆمان هەم لە مار مندارمان لە خێزانەکەمان یارمەتیدەرە بەڕاستی ئێستا بنێوینەری ژێوی ژیانی بڕقسە خەتویانی بە یەک کەسی مار بەڕێوە ناچێت هیوادارم هەموو ژنێکی بتوانین بکە دەرێ هێز و خەتی خۆی بە دیاربێخێتی کار بکاتێت لەو لە مارەدانیشی لێ ئیش دەستی بەکاری کرد هەم لەو دەوروبەرەکەی هەم لە خۆی پێوە سەرقاڵێ بکرد خواردنەکانی زیاتر ینی کوردەواری خۆمانە ئەنی خواردنی دەریمانیە وەکوی گەزمان هەبی کەبابمان هەبی لەفەمان هەبی ئەوانە نییە ئاستەنی دەبیتن بەدەتونان بجێبێ هەموو شتەچی ئەتو دەبێت تەمەشای مەحاناتی خۆت کە ژیانی خۆت کەی بەسای ئەو کارگەیەتی بەسا ئەو چێشتخانەیەتی چەند کەسێک ئیسفادەی دەکاتێت ئێستا لەمە نمونەمە ئەمە لەو فترەی کەرەنتینەی تقریبەن 12 کارمەندم لە مارەیە هەفتانە پەیوەندی دەکەن کەینی چێشتخانەکە دەبێتەوە کەی ئیشەکە دەکرێت هەر کەس بە مەحاناتی خۆی هەیە زۆر باش بە لەخوای بەزیاد لەبەرەوەی خواردنەکان فۆلکلۆرین و خۆماڵین و گۆشتەکان و پەنیرە و ئەنواع خواردنەکانی کامل خۆماڵیە هەز دەکەم سەحیتریشە وە خواردنەکە یعنی هەم تێرت دەکا هەم مناسبیشە لۆ ئێستا لەبەر مەتعەمی زۆر هەیە و خواردنەکان زیاتر ئێرە زیاد هەز دەکەم تەندروسترە